هێرشەکانی موشەچی بە هەواهەنگی هاوپەیمانان درەنگانی هێنی بۆ سەرناوەندەکانی لێکۆڵینەوە و جەبەخانە و شوێنەکانی لەشکەری ناوچەکانی مەدەنی نەگرتەوە و لەگەڵ ئەو هێزانی رووسیا کە لە ناوچەکە جێگیرن. گوتەبێژی کۆشکی سپیکوتی ئەمریکا هاوپەیمانانی ڕێک ئەو کاریان ئەنجامدا کە دیاریان کردبوو. ئەو هێرشانە مەبەستیان لە ناوبردننی دامەزراوە گرنگەکانی چەکی کیمیایی لە سووریا بوو و ئەوان دروست ئەو کارەیان کرد. هەروەها پەیامێکی بەهێزیان بۆ سووریا، رووسیا و ئێران نارد کە کاتێک سەرۆک هێلی سووری هەبێت ئەوە بەجێی دەگەیەنێت. کۆشکی سپی ئەو ڕخنانێ وەلانە کە ترامپ ڕەنگە ڕێبازێکی ڕوونی سەبارەت بە نەخشی ئەمریکا لە سووریادا نەبێت. سەرۆکۆماری فەڕەنسەش لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لەگەڵ سەرۆکوەزیری نیوزیلەند ئەم هەڵوێستەی دووپات کردەوە. کردداری لەشکری ئێمە لە سووریا داخوا ئەوە ئەمریکایە وەکو هەموو هاوپەیمانی هاوبەندی نێونەتەوەیی تەنیا لە چوارچێوەی شەڕ لە دژی داعشدا بێت پاساو هەڵگرە. ئەوەی کۆشکی سپی شەوی ڕابرد دووپاتی کردەوە هەر لە سەرەتاوە هەڵوێستی ئێمە بووە. دووشەممە ڕەخنە لە حکوومەتی ئەڵمانگیرا کە بە پێچەوانەی بەرپرسیارەتی خۆی لە هێرشەکانی ئاسمانی بۆ سەر سووریا بەشداری نەکرد. ئەوە بابەتێکی تایبەت بە ئەڵمان نییە کە پشتیوانی لە کردارێکی هاوپەیمان و دۆستانی بکات، بەڵام بەشداری تێدا نەکات. وڵاتانی هاوکار و هاوپەیمان هەن کە خۆیان لەشکر نانێرن، بەڵام هەڵبەتە لە ڕووی سیاسی پشتیوانی لە ئەو کارە دەکەن. بەڵام هەردووشەمە چین کوتی هێرشی موشەکی هاوبەش بۆ سەر سووریا پێشێلکردنی یاسای نێونەتەوەیە. دەستوری UN هەڵومەرج بۆ بەکارهێنانی زۆر دیار دەکات. هێرشی ئەمریکا و بریتانیا و فەڕەنسا بۆ سەر سووریا بایەخەکانی سەرەکی یاسای نێونەتەوەیی سەبارەت بە قەدەغەی بەکارهێنانی زۆر پێشێل دەکات. دەستوری UN هەڵومەرج بۆ بەکارهێنانی زۆر دیار دەکات. هێرشی ئەمریکا و بریتانیا و فەڕەنسا بۆ سەر سووریا بایەخەکانی سەرەکی یاسای نێونەتەوەیی سەبارەت بە قەدەغەی بەکارهێنانی زۆر پێشێل دەکات. بەڕێوەبەرایەتی ترامپ دەڵێ سەربازانی ئەمریکا تا هەڕەشەی داعش و ئێران هەبێت و چەکەکانی چیمیایی لا دەبردرێت لە سووریا دەمێننەوە. بەڵام کاربەدەستان ڕوونیان کردوێتەوە کە ئامانج لابردنی ئەسەد لە سەردەسەڵات نییە.